مەترسە مناڵتان لە مزگەوت قەت نابێتە داعش. ئەوەی کەوا نەوەکانی ئێمە و باو باپیرانی ئێمە مامۆستایانی ئێمە قەت بیستوتانە لەم فترەی کەوا ڕابردوو کە داعش سەری هەڵدا و ئەو هەموو فکرە توندڕەوی و تەکفیرێ خراپانە لە کۆمەڵگای ئێمە بەتایبەت قەت بیستان ڕۆژان مامۆستایەکی مزگەوت داعش دەرچێت تەڵەبەی مزگەوت داعش بێت نە ئەی ئەمانە لەکوێ هاتن؟ ئەمانە تەخەڕوجیان کرد لە قوتابخانەی وڵاتانی زلهێزەکان لە ئەمریکا لە مەدرسەی ئەوان گەورە بوون لە لای بریتانیا پەروەردە بوون. ئەوان هاوردیان بە کۆپتەر هاوردیان لە وڵاتی ئێمە چاندیان و ئەوجا بەناو موسڵمانانە بەریاندا. ئەژینا بینیتانە لە مزگەوتێکە ئەڵمانیەک بێت، بینیتانە لە مزگەوتی ئێمە تورکیەک بێت، بینیتانە لە مزگەوتی ئێمە یابانیەک و سینیەک بێت. نە ئەی باشە قائیدەکان و سەرکردەکانی داعش چێ بوون؟ ڕووسی تایە، فەڕەنسی تیا بوو، ئەڵمانی تیا بوو. ئەمانە هەمووی مدەڕەب بوون، ئەمانە هەمووی لە قوتابخانە و مەدرسەی وڵاتانی ئەوروپا تەخەڕوجیان کرد هاوردیانیان بۆ ئێمە. هاوردەی ئەوێن، ئەمما لە مزگەوتێکە قەت نەبووە مناڵ وەڵا بۆی فکری داعش وەرەگیرێت با نەیە بۆ مزگەوت. نەخێر، ئەوانە دوژمنی دینن، ئەیانەیە مناڵەکانتان منحەریف بێت، مناڵەکانتان لە دەست دەن، بۆیە مناڵەکانتان فێرکەن بیان هێنن بۆ مزگەوت. ئەژینا وەڵڵاهی ئەو مناڵی کەوا پەروەردەیەکی تەواو بێ لە مزگەوت، ئەو مامۆستایە فێری چی ئەکات؟ ڕێز بگرێ لە گەورە، ڕێز بگرێ لە خۆی، لە مامۆستاکەی، لە دایک و باوکی، فێری ئەخلاق و ڕەوشتێکی جوانێکە، فێری عەقیدەیەکی باشێکە، فێری فقهێکات، فێرێکە کە چۆن ڕێز لە خوا بگرێ، ڕێز لە پێغەمبەری خوا بگرێ صلی الله عليه وسلم. ئەگەر ئاها پەروەردە کرا وەڵڵاهی لەگەڵ چووە دەرەوە پێڵاوەکانت بۆ دانات، خزمەتەکە. ئەمما نا پەروەردەی چایخانەکان بوو، لە کۆفی شۆپەکان بوو، لە قومارخانەکان بوو، شەوان درەنگ بێتەوە، وەڵڵاهی ڕێزت لێ ناگرێ، بەڵکو بگرە جنێ وشت پێدا.